ئێمە لەم خۆپیشاندان ئەوەیە کە بە حکوومەتی هەرێمی کوردستان بڵین کە ئێمە چینێکین هەین و ئێمە دامە دەرماڵەمان دەوێت و ئێمە داشکاتمەوە پاڕەڵن و بۆێوارانیش دەوێت و بەڵێن دەدەین کە ئێمە کۆڵ نادەین تاکو مافەکانمان بەدەست نێنین و دڵنیا بن ئێمە گرت دەبینەوە هەر بە دەرماڵەشەوە ناوەسین تاکو سەراپای وڵاتانە گەندەڵکاران پاک نەکەینەوە نەیگۆڕین. ئەوە پامێکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تەواوی گەندەڵکاران لە وڵاتەدا کە ئێمە جیلێکین قبول ناکەین کە دەسەڵاتدارێکمان هەبێت ستەمکات لەم وڵاتەدا، چونکە ئەم وڵاتە وڵاتی ئێمەیە، ئەم وڵاتە خاکی ئێمەیە، ئەم وڵاتە نیشتیمانی ئێمەیە و ئێمە خاوەنی وڵاتین نەک ئەوانەیە کە بە دزی و فزی و گەندەڵکاری هاتون ئێستا لەسەر کورسی حکومڕانی ئەم گەلە دانیشتین و حکومڕانی دەکەین و ئێمە بەردەوام دەبین لە خۆپیشاندان. ئەگەریش بۆ خۆپیشاندان چارە نەکرێت دڵنیا بن هەڵوێستی ترمان دەبێت کە هەڵوێستەکانمان زۆر خراپتر دەبن لەو خۆپیشاندانەی کە ئێستا دەبن، زۆر بەرفراوانتر دەبن، زۆر گەورەتر دەبن و لە تەوەقوع و چاوەڕوانی هیچ کەسێکدا نابێت. نەخێر من باوەڕ لەو باوەڕانی بکە نەبوونی پارە بێت چونکە وڵاتە خاوەن سەرۆک سامانێکی زۆرە، بەڵام من بۆی دەگەڕنمەوە کە کێشمێکی سیاسی لە نێوانی دوو ئیدارەکەی هەرێمدا هەیە کە دانەوێت لە بەرژەوەندی خۆیانێک لای بکەنەوە و هەر لەو چوارچێوەش پاردەرماڵان داوە بە خوێندکارم ناویان ناوە پاڵپشتی دارایی. ئەمە بەم فڵێوانە فری ناخۆین، ئێمە ئاسی مەعریفەمان باڵاترە لەوەی کەوان بتوانن فێڵ لە ئێمە بکەن بۆیە ئێمە ناکەوینە تەڵۆ بۆ سێوانەوە و داوای بەیاساییکردنی دەرماڵەش دەکەین و بە ناوی پاڵپشتی دارایی شەوەی ساڵە قبوڵمان نییە، بەڵکو ئەو دەرماڵە دەبێت بەردەوام بێت. ئەو کارەکەشی وەکو باسم کرد تەنها ئەوەیە کە کێشمەکێشی سیاسی لە نێوان دوو حیزبی حکومڕانی وڵاتەدا کە سەراپای گیانە پڕە لە گەندەڵی، پڕە لە فەسادی، پڕە لە دزی. بابي خوێنکار ڕەوایە خوێنکار بۆ گەل هیوایە